السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەوەی کە من تێبینی یەکەم ماکۆنپەمەیی خەسرە و عەبدولکەریم ئەیەوێ مامۆستا هەڵۆ تووشی کێشە بکە بە بۆنەی منەوە، چونکە لەم ڤیدیۆدا زۆر ناوی ئەوە هێنێ کە گوایە من تەلەبەی مامۆستا هەڵۆم و لەبەر ڕازیکردنی دڵی من مامۆستا هەڵۆ ماکۆنپەمەیی تەکفیر کردووە. با گوێ لە ڤیدیۆکە بگرین، گوێ لەم قسانەی ماکۆن بگرن، بەجددی نەکا بێوێت مامۆستا هەڵۆ تووشی کێشەکە بە بۆنەی منەوە، چونکە مامۆستا هەڵۆ لە سلێمانی دانیشێ، ئەمی زۆر ناوی یەکێتی و مامۆستا هەڵۆ و یاخی تەلەبەی مامۆستا هەڵۆیە و بۆ ئەوی تووشی کێشەیەکی بکەن. ئەم پەمەی و دین فرۆشانە لە حاڵەکاتێکا کە لیان قەوما پەنا بۆ هەموو شتێکە بن، ینی زۆر لاتان ئاسایی بچکە ئەوانە بە مسلمان نەزان، بۆیە جاسوسیکردن بەسەر مسلمانەوە بۆ ئەوان شتێکی نۆرماڵە، عنیش هەڵێ کابرا مسلمانە خۆ کافر نییە، وەکو مەدخەلێکە بگرن لە قسەی ماکۆن کە چیاڵێ بس لەبەر خاطری ئەوەی تەلەبەیەکە ڕازی بکەی لە ئەوروپا کە من قسەم پێوتۆ ناوی یاخیە وتومە بارگیر یاخیە و ناوەکە جایز نییە، تۆ بێ ئامەڕ من بڵێ عاسیەکی خراوی یاخیەکی خراوی هاتووە ئازانێت یا من ممنوعی ئەو یاخیە خراویەم وای گەورە جەزای خێری و هیچ و چەباتەوە کە مامۆستاکانی خۆ من ناشکرا، چونکە خبڵێ نامەردی خراوی من توزانم تۆ مامۆستای کەسێکی ناوی عاسیە ناوی یاخیە یە باشە هەڵۆ فەن تۆ ئەگەر ئەزانی ئەمە غەڵەتە و جا درۆ بەدەمی منۆ ناکەی ئێستا بۆ عاسیەکی خراوی یاخیەکی خراوی هاتووە کە ئەزانێت یا من ممنوعی ئەو یاخیە خراویەم وای گەورە جەزای خێری و هیچ و چەباتەوە کە مامۆستاکانی خۆ من ناشکرا وازای خێری ئەو هیچ و پوچە باتەوە ئەو یاخیەکە ئەوەی کە ناومان ناوە بارگیرەکەەوە کە یاخی یشێکی زۆر باشی کرد کە مامۆستاکانی خۆی ئاشکرا کرد هەڵۆ و کاوە لەسەرەوە قسە بە مەسئولین هەڵ لە ژێرەوە لەگەڵیانە بەخوا خۆی بەدەمی خۆی پێوتۆم باشە کاکە. لە ئەم ڤۆیسانەی کە بڵاوی کرێتەوە بە تەلەفۆن یا بە شتێکی تر ماکۆن کەریم زۆر ناوی من نەبا کە گوایە من تەلەبەی مامۆستا هەڵۆم، مامۆستا هەڵۆ بۆ ڕازیکردنی دڵی من وای کردووە بۆی تووشی کێشێکە و ناوی کە کۆمەڵە کەسانی تر هێنێ و من ئامۆژگاریشتان نەکەم، جارێ من پەیوەندیم بە مامۆستا هەڵۆ نییە و سەدەها ڕەخنەشم لێ هەیە، بەڵام بە موسڵمانی ئەزانم ئەڵڵا تەعالا مەحفوظی گاونیمونی زیاد کە و ئەڵڵا هیدایەتی ئەویش و ئێمەش بە، بەڵام وەکو مامۆستانە من مامۆستام نییە و پەیوەندیشم پێوە نییە و ما حتا مامۆستاکەوەش مامۆستای من نییە، من ئەستان چیم یانی ومن بڵێ کەسێکی مامۆستایەکی ئیمامێک بم لە شوێنە بچم مامۆستایەک دەرزم پێ بڵێ، من هەر مامۆستا نەبووە دەرزم پێ بڵێ دامنیشێنە دەرزم پێ بڵێ، چالاکەوانێکە مسلمانێکم بۆی تووشی کێشەی بکات بۆی ماکۆن کەریم بێ مامۆستا هەڵۆ تووشی کێشە بکات بە بۆنەی منەوە ماکۆن کەریم ڕاست ناکات و ئامۆژگاریشتان نەکەم کە ئەم ڤۆیسانەی ماکۆن کەریم ئەم تەلەفۆنانەی ماکۆن کەریم کە گوێی لێگرن بە تەنها گوێی لێ بگرن، لەناو ماڵ و مناڵ و ئایلەی خۆتان گوێی لێ مەگرن، چونکە مناڵەکانتان کە گوێبیست بن ماکۆن کەریم دەمی ئەوەنە پیسە ئەوانش فێری جنێوە بن، یعنی حتا لەگەڵ خێزانتات گوێی لێ مەگرە، ئەگەر تۆ گوێشی لێگری بە تەنها گوێی لێ بگرە، دەمی زۆر پیسە ماکۆن کەریم لە سجنە. ئەم پەمەیانە چونکە الحەمدولله سحرەکەیمان بەتاڵ کردەوە، الحەمدولله کوفرەکانیمان ناسان بە خەڵکی، الحەمدولله گڵۆڵەی کەوتە لێژی، ئیتر ئەوا جنێوی زۆر ناشرینەدا، جنێوی زۆر پیسەدا، بوختان هەڵە بەسێ، ئەوێ تووشی کێشەمان کە ئەوێ ئەو مامۆستا بەڕێزانە تووشی کێشە بکە، هەموو شتێکیانە دەستێ، هەموو شتێک، چونکە ئەوە نیشانەی کۆتایی و کەوتنی ماکۆن کەریمە. ئەو جەماعەتێکەوە خۆیان مشریکن هاتوون دینێکی پەمەیان دروست کردو و خەڵکیان وا تێگەیاندووە وەڵای ئێمە شەڕی مولحید دەکەین، مولحیدی شوار پێش نەخۆشن لەم لاولا خۆیان نەکەن و حتا پارێدەن بە خەڵکی بۆی بچن تەکلیف کە لەم بەناو مولحیدی بانگێشتیکە لەسەر شاشەکە و ئەمش قسەی پێ بڵێ و خۆی ئەکتیفکا خۆی بەناوبانکە هەر قسەی بازار و ئەم لاولا هێنە و تۆزێتە شوخۆیە کات و لەم لاولا ڕۆمانێک ئەخوێنێتەوە و ناوەڕۆکی ڕۆمانەکە ئەبا لەگەڵ قسەی بازاری خۆیان تێکەڵ یەکەوە ئەوە مەملەکەتی هینم دەرکردووە، ئەوە مەملەکەتی شەیتانە و ئەوە مەملەکەتی خلافەتە و ئیتر ئەم ئاخر کتێبی مەملەکەتی جنێو بکە وەکو بینیتان، بەڵام ئەم کتێبە من بۆم چاپ کرد، من بەوردی بۆم نووسیەوە. ئاگادار بن جارێکی تر من پەیوەندیم بە مامۆستا هەڵۆ نییە و سەدەها ڕەخنەشم لێ هەیە، بەڵام هەر مامۆستایەکی مسلمانە، من ئەسڵەن هەر مامۆستام نییە تا مامۆستا هەڵۆ مامۆستام بێ و دوعای خێریشی بۆ بکەم و ئەڵڵا تەعالا ئێمەش و ئێوەش بپارێزوو هیدایەتمان بە. سەلام عەلەیکوم ورەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.